سەردەمێکی نوێ لە تاران. موجتەبە خامنەیی لە سێبەرەوە بۆ سەر کورسی دەسەڵات. ئێران چۆ قۆناغێکی مێژوویی نوێوە. دوای دەیان ساڵ لە دەسەڵاتی ڕەهای عەلی خامنەیی، ئێستا کوڕەکەی موجتەبە خامنەیی وەک ڕابەری نوێی کۆماری ئیسلامی دەستنیشان کرا. ئەم گۆڕانکاریە تەنها گۆڕینی ناوێک نییە، بەڵکو گۆڕینی شێواز و استراتیژی وڵاتێکە کە لە نێوان تەنگژە ناوخۆییەکان و ململانەیە دەرەکیەکاندا دەکوڵێت. موجتەبە کە ساڵانێکی زۆر وەک پیاوی سێبەر و بڕیاردەری پشت پەردە دەناسرا، ئێستا لە ڕووناکیدایە. موجتەبە خامنەیی چێیە؟ موجتەبە خامنەیی کوڕی دووەمی عەلی خامنەیی هەمیشە وە کەسایەتیەکی تەم و مژاوی دەردەکەوت. ئەو پەیوەندێکی زۆر توند و تۆڵی لەگەڵ دەستگا هەواڵگریەکان و لەگەڵ سوپای پاسداران هەیە. موجتەبە لە ڕووی کەسایەتیەوە بەوە دەناسرێت کە کەسایەتیەکی توندی هەیە و زۆر کەم لە میدیاکان دەردەکەوێت و ئەو کاریگەریەکی بێوێنەی لەسەر سەرکوتکردنی خۆپشاندانەکان بە تایبەت خۆپشاندانی ساڵی 2009 هەبووە. لە ڕووی پێگەی ئاینیەوە لە ساڵانی ڕابردوودا پلە ئاینیەکانی موجتەبە زۆر بە خێرایی گۆڕاون، تەنانەت بۆ ئەوەی ببێتە موجتەهید و شەرعیەتی وەرگرتنی پۆستی ڕابەری هەبێت پێویست بووە چەند پلەیەکی تایبەت وەربگرێت، کەچی لەوانە هەمووی تێپەڕێنراوە. ئەرک و دەسەڵاتەکانی موجتەبە وەکو ڕابەری نوێی ئێران چین لە سیستەمی سیاسی ئێراندا وەلیفەقێ یان ڕابەری باڵا بەرزترین دەسەڵاتی وڵاتە. بەپێی دەستور ئەرکەکانی موجتەبە خامنەیی بریتین لە فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکان، دیاریکردنی سیاسەتی گشتی وڵات لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە، سەرپرشتی دەسەڵاتی دادوەری و ڕاگەیاندن، ڤیتۆ لەسەر بڕیارەکان، ڕاگرتن و پەسەندکردنیان. کارەساتەکەی خێزانی خامنەیی وە چەرخانێکی خوێناوی. ئەم دەست بەکاربوونەی موجتەبە خامنەیی تەواو جیاوازە لە قۆناغ و وێستگەکانی ڕابردوو. بە جۆرێک موجتەبە لە کاتێکدا دەبێتە ڕابەری باڵای ئێران کە پێشتر هیچ کەسێک بەم قۆناغا تێپەڕ نەبووە. چونکە موجتەبە بەهۆی هێرشەکەی ئەمریکا چەندین کەسی خێزانەکەی لەدەستدا، لەوانە باوکی عەلی خامنەیی ڕابەری پێشووی ئێران، دایکی مەنسوورە خوجەستە باقرزادە، هاوسەری زەهرا حەداد عادل، کچی غوڵام عەلی حەداد عادل، یەک لە منداڵەکانی، خوشک و زاوایەکی. هەموو ئەمانە تەنها گۆڕانکاری سیاسی نین، بەڵکو ئاماژەی گەورەی ئێرانن بۆ دژایەتیکردنی بەردەوامی ئەمریکا و ئیسرائیل و سندنەوەی تۆڵەی کوشتنی خامنەی و خێزانەکەی. دژایەتی ئەمریکا و ڕۆژاوا بەرەو ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ، ڕووداوی کوشتنی خامنەی و ئەندامانی دیکەی خێزانەکەی، موجتەبای لە سیاسەتکارێکی ساردەوە گۆڕی بۆ ڕابەرێکی بریندە. ئەگەر لە سەردەمی باوکیدا جۆرێک لە نەرمی نواندنی قارەمانانە یان دانوستانی ناڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا هەبوو بێت، لە سەردەمی موجتەبادا پێشبینی دەکرێت ئامانە ڕووبدەن. یەکەم، سیاسەتی توندڕەوانە لە دژی ئەمریکا و ئەوروپا. دووەم، بەهێزکردنی گروپە وەلاییەکان لە وڵاتەکانی لوبنان، عێراق، یەمەن. سێەم، توندکردنی ناوخۆ و کپکردنی دەنگی ناڕەزایی. ئێران بەرەو کوێ؟ موجتەبە خامنەیی لە کاتێکدا دەسەڵاتی گرتە دەست کە وڵاتەکە لە لێواری تەقینەوەدا. ئەو ئێستا نەک تەنها وەک ڕابەر، باڵکو وە کوڕی شەهیدانی ڕێگەی دەسەڵات مامەڵە دەکات و ئێستا تەواوی جیهان سەیری تاران دەکات بۆ ئەوەی ببینێت کە ئایا موجتەبە دەبێتە هۆی هەڵگیرسانی جەنگێکی گەورە و ڕوخانی ئێران یان ڕزگارکردنی ئێران لەم بارودۆخەی تێیدا.